ئەیزان سڵاوتان لێبێت. پاشماوەی خەتە چالاک و ڕاپەڕیوەکەی ساڵی 1970 و کاژیک و چەند کەسێکی دیکەینەتەوەی لەسەر ڕێوشێن و شێوازێکی تازە و بیری نوێ و لە ڕەهەندێکی دیموکراتی پێشکەوتوانەدا لە 11 ئەیلولی ساڵی 1975دا لە شاری کەرکووک و بە دروشمی کورسانێکی سەربەخۆ گەلێکی ئازاد پارتێکی نوێی نەتەوەییان بەنێوی پارتی سۆسیالیستی نەتەوەیی کورد پاسۆک دامەزراند و هەر لە سەرەتاوە بانگی سەربەخۆیی و ئازادی کوردیاندا. پاسۆک لە ساڵی 1976دا و لەژێر دروشمی تاملکەچی یەکی نەخستوین با بۆ ئازادی یەگرین بەرنامەی بەرەی کوردستانی خستە بەردەستی لایەنە سیاسیەکان و ئەوان وەک هێزێکی نەتەوەیی لە پاش هەرس و هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ هەستیان بە مەترسی و قۆڕەخکاری سیاسی و پارتی پێشڕە و پاوانخوازیە کرد. بۆیە بە ئاشکرا و بەجددی داوای دروستکردنی بەرەیەکی یەکگرتوویان دەکرد، چونکە پێیان وابوو هیچ ڕێکخراوێکی سیاسی و هیچ بیر و ئاراستەیەکی فکری بەتەنها تا ئێستا و بەکردار نەیتوانیەوە بێتە پێشڕەوی سیاسی و فکری کورد، بەڵکو هەریەکە لای خۆیەوە خزمەتێکی بە میلەت کردو و لە هەمان کاتیشدا زیانی پێگەیاندوو. بەڕێزان بە قسەکردن لەسەر دروشم و بانگەشەکانی پاسۆک و هۆکاری جیابوونەوەیان لە کاژیک و جیاوازی شێوازی کاری سیاسی نێوانیان و کێشەنێوخۆیەکانی ئەم پارتە و پەیوەندیان بە پارتە چەپ و کۆمۆنیستەکان و لایەنەکانی دیکە و شەڕ و ملانیەکانی نێوانیان و ئەو خۆناغە جیاوازانەی تیان پەڕاند تا ساتە وەختی توانەوەیان لە نێو پارتیدا لە ئەڵقەی دۆم و کۆتایی دیدارەکەماندا بەردەوامین و درێژە دەدەین بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز کاک فەرهاد عەبدولحەمید ئەندامی سەرکردایەتی پاسۆک و ئەندامی لقی سلێمانی کاژیک. کاک فەرهاد جان دووبارە بەخێر بێتەوە بۆ بەرنامەی ڕووداو مێژوو خۆشحاڵیم. کاک فەرهاد جان من وەک لە پێشێکی ئەماژەم پێکرد دروستبوونی پاسۆک بیرۆکەی دروستبوونی پاسۆکە وەک هێزێکی تری نەتەوەیی کە لە پاژماوەی کاژیک چۆن هاتەکایەوەیە خۆ چییە بوونەوانی کە سەرکردایەتی و ئەرکی دامەزرانیان گرتە ئەستۆ؟ پێویستە مەسەلەیەک باس بکەین پێش ئەوەی کەەوە پاسۆک دروست ببێ. بەڵێ پاش ئیتر گەڕانەوەمان سێنانی شۆڕش زۆر بە جورئەتەوە ئەتوانم بڵێم یەکەمین گروپێک کە بیری لە هەڵگیرسانی شۆڕش کرد بەڵێ مەجموعەیەک کوردی نەتەوەیی بوون. دانیشتنێک بوو لە ماڵی شەهید نووری حەماعەلی کە ئەوانەی بەشدار بوون تایەوە ئێستا لەبەر ئەگەر لە بیرت بێناوەکانیان ئەستا ئەوەی کە لەبەر چاو مابێ ئەیلم ئەوەی کە لە بیرم بێ شەهید ئەنوەری مەجید سوڵتان بوو کە بەهەشتی عومەر شەمەیی بوو، موژدە تایری مهندیس بوو، موژدەی مهندیس بەڵێ ملازم محەممەد شەوقی بوو و منیش لە خزمەتیان نابووم. باس لەوە کرا کە وەزع بە شێوەیەکە ئیتر تەحملی ئەو ئیهانەتانە ناکرێت. ئیهانەکان بە زۆر شێوە بوو، ینی خەڵک بەهین بە زاهر وایە نەزانی حکوومەت ئیتر لەگەڵ هەموو کووردا باشە بێت ومانە بەعکسەوە و یەکێک لە بڵێن شانسەکانی کورد ئەوەیە هەمیشە دوژمنەکانمان گێلن، هیچ وەختە نایەن مەسائلێک باس بکەن کە کورد بۆ لای خۆیان ڕاکە. ئێستاش هەروایە ئێستا کە دانیشتوین وەزع لە بەغا ئەو ناخۆشیە کە لە بینی هەرێم و حکوومەتی بەغا و سەرکردایەتەکان هەیە هەر ئەو حاڵەتەی هەیە، هەر ئەم حاڵەتە ئەبێتە هۆی ئەوەی کەوا کورد یەک بگرێ و یەکی گرتووە. ئێستا زۆر زۆر باشترە لە یەک دوو مانگ لەمەوبەر ئەمە هەمووی جێلێتی داگیرکەرەکانمان پێشان هەیە، نەک هەر لە باکووری لە باشووری کوردستان لە هەر چوار پارچەکانی هەر بەم شێوەیە. ئەم مەجموعەیە بیرمان لەوە کردەوە کە شۆڕشێک بەرپا بکرێت. مدەتێکی زۆر کەمی بەسەراچوو یەکێک لە برادەرەکانمان ملازم ئەنوەر خەبەری هێنا وتی گروپێکیکە هەن مارکسین ئەوانیش بیریان لەوە کردوێتەوە و حەز ئەکەن ئینمان هەبێ بەیەکەوە پەیوەندیمان هەبێ. معلوم بوو ئەو کەسێک کە قسەی لەگەڵا کرده بوو بە مەزەنە شەهید شەهاب بووە. نامە ئاوڵگۆڕ کرا
وێستا نامەمان هەیە کە بووە لەو وەختە من ڕاست فێرام کە بچم بۆ ئەودی و لەگەڵ کاک فەتاح و ماڵی بارسانیا قسە بکەین بزانین چی بکەین یعنی ئەتوان بڵێم نەواتی مۆزوعەکە لەوێ بوو دوای ئەوە من چوومە دەرەوەی وڵات مەجموعەیەک لە کادرانی کۆنی کاژیک کۆبوونەوە و پاسۆک دروست ئەەکەن پاسۆک لە حەقیقەتە ئەتوانین بڵێن ڕێبازی کاژیکیان کردووە بەر بە گۆڕانکاریەک ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاریەکی عەسری بوو شتێک بوو کە بگونجێ لەگەڵ وەزعی ئێستا 59 بۆ هەفتاکان فەرق زۆر ئەکات بەڵێ قۆناغەکە جیاوازە ڕۆڵی ئێوە ئەو کاچی بوو کاک فەرهاد چۆن بوون ئەندامی سەرکردایەتی بەشداری ئێوە لە پاسۆک من لە دەرەوە پاش ئەوەی ئیتر کە خوا عەفوی کە خوا جەلالی حاجی حسێن کە ئەندامێکی چالاک و پێشمەرگەیەکی نەبەز و ئازا بوو لە دەرەوە دەستی کرد بە ئیشکردنی عەسکەری و سەرکەوتنێکی باشی دەست ئەهێنا و کاژیک پاسۆک یا بڵین بیرروباوەری فکرەی نەتەوە هەڵگرانی بیرروباوەری نەتەوەتی بۆ یەکەمین جار لە ساحەی عەمەلە دەوری خۆراندی و ئەم دەورە زۆر بە زوویی لە ناو جەماوەری لادیا بڵاو بۆەوە چونکە بە پاچی و زۆر بە جوانی وەکە دەستیان ئەوەشان بە قسەی ئەحزابەکانی تر ئەو پێشمەرگەیی کە لە پاسۆکە ئەبوو و لە سەنگەری شەرەف و ناموسا بووە بێوێ نەبوون حتا وەختی خۆی ئەڵێن مام جەلال هەدیە ئەیانە بە بەزێکیان ئەوەنە چالاکیەکانیان ئاشکرا و جوان بووە دەستیان کرد بە چالاکی سەربازی باشە وە پاش مدەتێکی کەم مەجموعەیەک لە هاوبیران لە زیندانا بوون ئازاد کران ئیلتحاق کرا بە شۆرش وەکو کاک ئازاد مستەفا کاک فەریدون عەبدولقادر و مەجموعەیەک لە ئەفسەرەکان ئەمەش خۆی داستانێکە ئەوە دواتر من پرسیارێکە بەر لەوە بچینە سەر ئەفسەرەکان ببوورە کاتێک چوونە لای پارتی و بارزانی ڕێی و هەڵوێست و بۆ چوونی ئەوان لەسەر دروستبوونی پاسۆک چی بوو مەسەلەیەک هەیە ناچارم بیلم پێم خۆشە باسی بکەین چوار کەس بووین لەگەڵ شەهید کاک فەتاحە 5 کەس مەبەستەن فەتاح ئاغای من ئاغای باسم زۆری پێ ناخۆش بوو بەڵێ بەڵام بۆبینەرانی بەڕێز هەر بە خۆتم کاک فەتاح مەبەستمان فەتاح ئاغای فەرماندەی هێزی خەباتە بەڵام خۆی پێ ناخۆش بوو ئاغای ناوبنەی هەر ئەمان و کاک فەتاح بەوە دڵ شادتر ئەبوو لەگەڵ کاک فەتاح چوونە خزمەت کاک ئیدریس لە عەزمی کەرەج پرۆژەیەکمان هەبوو هەرچەند لەوانەیە شتەکان تۆزێک هێم ببێ پێش و پاش بخرێ بەڵام یەک مەوزوعی پرۆژەکەی ئێمە زۆر مقەدەس بوو زۆر جوان بوو دوو مەسئلەمان هەبوو کە لەگەڵ کاک ئیدریسا قسە بکەین یەکێکیان ئەوەی زۆر بە سەراحەت حەزمانە کرد کاک ئیدریس بێتە برا گەورەمان چونکە هەمومان ئەمانزانی کوردێکی نەتەوەییە و ئەتوانێ جێگەی باوکی بگرێتەوە چوونە خزمەتی بازێک مەسائل هەبوو هەموویمان باس کرد ئەوەی کە دەربارەی ببێتە برا گەورەمان زۆر بە سەراحەت وتی ئاخر مەسعود برامە ئەمە بۆیە ناڵم کاک مەسعود چونکە ئەو وتی مەسعود تی مەسعود برامە ئێمە لە وەڵامە ئازمان کرد وتمان ئێمە دژایەتی کاک مەسعود ناکەین دژایەتی پارتیش ناکەین بەڵام تۆ وەکو برا گەورەیەک کە ئەتوانی ڕۆڵێکی گەورە لە جوڵانەوەی نەتەوەیی ببینی حەز ئەکەین
برا گەورەیەتیمان بکەی بەڵێ ئاشکرا بوو حەزی ئەکرد بەڵام لەبەر نەترازانی یەکێتی خانەوادەگی خۆیان کە زۆری لامە بەس بوو ئەمەی قبول نەکرد بەڵام ئێمە پرۆژەکەمان بۆ باس کرد پرۆژەیەکمان هەبوو بۆ گرتنی کۆنگرەیەکی نەتەوەیی لە کوردستانە وەختی پرۆژەکەمان بۆ بەتەواوەتی بۆ باس کرد وتی ئەوەنگە مقەدەسە ئەم کارەتان من بەش بە حاڵی خۆم کاغەزی سپیتان بۆ ئیمزاکەم بەڵام ئەبێ گرۆهەکانی تریش بە تایبەتی مامجەلال ئاگادار بێ و موافقەت بکات لەسەر ئەم مەسەلەیە ئەگەر ئەویتیانە بێ مؤتەمەرەکە سەر ناکەوێت باشتر دواتر چوونە لای مامجەلالەوە بەڵێ هەر ئەو مەجموعەیە بێژگە کاکفتە هەستین بەرەو مەقەڕی مامجەلال پێش ئەوە چوینە لای بزوتنەوە ڕێگاکەمان بەشێوە بوو لە پێشەوە ئەوان ببین دکتۆر مەحموود مەجموعەی ئەندامانی سەرکردایەتیان هەموو دانیشت بوون ئەینان پرۆژەمان بۆ ئەوانیش باس کرد حەز ناکەم سوێن بخۆم بەڵام حەزەکەم باوەڕ بکەن بۆی ماوە دکتۆر مەحموود زینووە زۆر بە سەراحەت عینەن ڕستەکەی کاگدیسی وتی کاغەزی سپیتان بۆ ئیمزاکەن پێشمەرگەیشی نرد بۆ مەقەڕی مامجەلال کە ئێمە بۆ نیوەڕۆ ئەچینە ئەوێ چینە خزمەت مامجەلال ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی تیا بوو خۆشی کە هات بۆ لامان دەستی منی کرد دۆشەکێ دانرا بوو لەسەر دۆشەکە دانیشتین ئێمەش مۆزوعەکەمان بۆشی کردەوە کە ئەمانەوێ مؤتەمەرێ بگرین کۆنگرێ بگرین پێک بێت لە هەموو ئەحزاب کوردیەکان زائیدەن هەموو کوردێکی ناودار و کە دڵسۆزە بۆ کورد زائیدەن دوو قووەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە یەکێکیان مامۆستا شێعزەدین و حسێنی بوو یەکێکشان حیزبی دیموکراتی کوردستان ئەمانەش لە کۆنگرەکە وەکو شاهێت ئامادە بن یعنی دەوریان ئەوە بێ کە ئەگەر بەم چاودێک ئەگەر سبەینێ بڕیار هینمان کرد تەوافق هەموو کرا هەر کەسێک لایە ئەمانە فەسحیانکەن وەکو چاودێر بەداخەوە دوای ئەوەی هەموو مەسائلەکانمان باس کرد بە پێچەوانەی بیری کاگدیس و کاک دکتۆر مەحموود مامجەلال جملەیەکی وت ئێستاش لە گوێچکەمە ئەزرێتەوە وتی فڵان کەس دوژمنی سەرەکی کورد نە ئێرانە نە عێراقە نە تورکیا نە سووریایە نە ئەمریکایە نە ئینگلیزە نە ئەڵمانە نە فەڕەنسەیە دوژمنی سەرەکی کورد ماڵی بەرزانیە و هەر کەسێک لەگەڵ ماڵی بەرزانێت دابنیشێ ئێمە بە دوژمنی ئەزانین و ئەمە استراتیجیەتە تاکتیک نییە ئەمە چونکە ئەم دانیشتنە بۆ تاریخە و ئەم مۆزوعە احتیمالی هەیە هەر من ماوەم کە بە زیینوێتی کە ئاگاداری ئەم مەسئلەیە بم ئەوانی تر زۆربیان شەهید بوون یا مردوون بەڵام ئەمە لێرە وەکو ڕخنەیەک لەناو قەوسە ئەڵێم نازانم مانگە یا دوو مانگ دوای ئەوە ئەم ڕەفسەنجانیە سەرۆکی هیم بوو بڵین پەرلەمان یانی شورای ئیسلامی یان پەرلەمانی ئێران بوو بانگی کاک ئیدریس و مامجەلالی کرد کە بێن بۆ تاران ئاشتیان کەنەوە هەردووکیان چوون بۆ تاران و لەوێ ئاشت بوونەوە ئەمە بەس بکە ئەوتم ڕەخنەیە بۆ ئێمە کە کوردین و بە دڵێکی دڵسۆزانە و کوردایەتێکی پاک ویستمان یەکریزی کورد دووبارە بکەینەوە بەم شێوەیە وەڵام درێنەوە بەڵام بۆ ڕەفسەنجانی بالفعل ئاشت بوونەوە و پێگاتنەوە بەڵێ باشە کاک فەرهاد من ئەمێ ئەو پرسیارە بکەم ڕۆڵی کاک ئەزام مستەفا لە
پاسۆکات چی بوو دەوترێت ئەو یەکەمین سکرتێری ئەو پارتە بوو نەخێت ئازاد مستەفا وەکو ڕۆشنبیرێکی کورد وەکو نووسەرێک نووسینی چاچیە نووسی و بە معنای کەلیمە دڵسۆز بوو وەڵڵاهی دڵسۆزی وام لێدیوە کە ئیتر کەس بەو شێوەیە نەبووە زۆربەی زۆری نووسینەکان نووسینی خواافریکا کاگ ئازاد بووە بەڵام هیچ وەخت سکرتێر نەبووە مەڵێ شکە پاسۆک سکرتێری نەبوو و بێجگەلەوەی کە ئەوە بیستووە بەعزۆ خەڵێن مامۆستا هەردیش بۆ ماوەیەک سکرتێر بوو هەر نەبووە چۆن بێسکرتێر بووە پارتە جان چۆن بێسکرتێر بوو سکرتێر قیادەی جەماعی بووە کۆنسەی سەرۆکایەتی جۆرێک لەو قیادەی جەماعی بووە بەڵام دەوری یەکەمی لەو مەجموعەیە کاگ ئازاد دەبینی کاگ ئازاد دەوری یەکەمی بینی هەروەکو چۆن مەسەن لە مەسایلی عەسکەریەکانە ملازم شوان ملازم کەریم ناوەکەیم بیرچەوە مەجموعەیەک لە ئەفسەرەکان دەوری سەربازیان زیاترەتی باشە وترێم لازمانە شێرکۆی هەژار و کاک فەرهاد عەبدولحەمید هێنانیانە نەبوو سیاسی و بۆ دەرەوە ئەمە ئیتر ئەبێ باسی بکەم چونکە ئەتوان بڵم کەس نازانێ ئەتوانم بە جورئەت بڵم زۆر لە مەسائلەکانی هەر نەیزانم ئەو جیاوازەی کە پێش هەرسێنانی شۆڕش لە ناو کاژێکا دەستی پێکرد یەکێک لەوانەی کە زۆر زۆر متحمسی ئەو مەسئلەیە بوو شێرکۆی مام هەژار بوو شێرکۆی مام هەژار زۆر دژایەتی قیادەی کاژێکیە کرد پاش هەرسوانە چوو بۆ دەرەوە بۆ هۆڵەندا و لەگەڵ منیشە ناکۆک بوو زۆر ناکۆک بوو بەڵام بۆ یەکگرتنەوەی ریزەکانمان من پەیوەندیم پێکرد و زۆر هەوڵم ما کە بگەڕێتەوە بۆ کوردستان و گەڕایەوە ئەوەڵین دانیشتم لەگەڵ یا لە ماڵی ئەفریقا شەهید براکەی مام هەژار سکرتێری حزبی دیموکراتی کوردستان بوو ماڵیان لە تاران بوو شەرەفکەندی دکتۆر شەرەفکەندی ئەوەڵین دانیشتم لەگەڵ لە ماڵی دکتۆر شەرەفکەندی بوو مەبەستان سەعیدی شەرەفکەندی و لەوێ ئاشتبوونەوەیکی فکری و ئینسانی و هەرچێکی لەناو ئەنەی لەبینی من و ئەوە دروست بوو و هێنام بۆ کەرەج لەگەڵ کاک فەتاح و مامۆستا هەردی ڕەحمەتیە دانیشتنیشی زۆرمان کرد و اتفاقاتێکی باشمان کرد کە بڕیار درا لەوێ من و ئەو بە شێوەیەکی زۆر نهێنی بچین بۆ سلێمانی و داوا لە هاوبیران بکەین کە بە تایبەتی ئەفسەرەکان کە ئیلتحاق بکەن بە شۆڕش ئێمە بە شێوەیەکی زۆر نهێنی لەگەڵ پێشمەرگەیەکی ترە ئەفریقا کاک دەروێش شەهید بوو چوین بۆ سلێمانی لەوێ دابەزینمان لە ماڵی ئەفریقا کاک عومەر شەمەعی بوو دوایی لە ماڵی کاک موژدە تاهیر گیساینەوە و چاومان بە زۆر لە ئەندامانی بڵین کادرە پێشکەوتوەکان کەوت وەکو شەهید نووری حەمەعالی عەبدوڵڵا عەزیز ئاگرین ئەفسەرەکانیش محەممەد شەوقی و ملازم مەنسوور بڕیاریرا کە ئەمانە بێنە دەرەوە هەر یەکەی مدەتێکی کەمی داوا کرد بۆ هەڵسوڕانی شوکاری خوان و بێنە دەرەوە کاک نووری حەمەعالی داوا یەک مانگ مۆڵەتی کرد وتی من مەجموعەیە چەکم هەیە شاردوومەتەوە لە پێنجوین چەکەکان چەکی قورسیشی تایە ئارپیجی تایە تا مای نیچکە ئەلتحاقەکەم بە شۆڕش یعنی دانیشتەکەمان لەگەڵانە بێجگە لە یەک کەسیان کە رازی نەبوو بە هیچ جۆرێک بێتە دەرەوە باقیەکانیان هەموو ئامادەجی خۆیان هەڵبژات پێشێکڵا مەسەڵەن عەبدوڵڵا ئاگرین بڕیاریە کە یارمەتی بە نێتە دەرەوە بەڵام یارمەتیمان بە ئەمە وای دەکرد کە ئەفسەرەکان و لەگەڵ مەجموعەیەکی ترە
التحاقیان کرد بە پاسۆک. باش زۆر باشە دەوترێت پاسۆک لە خەتە ڕاپەڕیوەکەی ساڵی 1970 کاژیک دروست بوو بەڵام لە 11 ئەیلولی 75 دەرەکەوێت ئەو مەسافەیە بۆچی ینی 1-2 ساڵە 73 بۆ 75 75 ئەخر شۆڕش بوو لە شۆڕشە بە معنای کەلیمە ئەنی هەردوو مەجموعەکە ئەوانەی وابەستە بە سەرکردایەتی تەقلیدیەکە و کلاسیکەکە بوون ئێمەمانان و ئەوانەی تریش کە بڵین وەکو گەنج و گەنجەکانی کادرێ پێشکەوتوانی تر هەموو هەر لە پێنجون بوون هەموو هەر لە پێنجون بوون بێ ئەوەی هیچ مشکلەیەکمان هەبێ هیچ مشکلەیەکمان نەبوو ئەو مەسافەیە زۆربەی زۆری لە شۆڕشا بوو مەسەلەی شۆڕش بوو و دوای ئەوەی کە گەڕاینەوە بە مودەتێکی زۆر کەم نزیک بووینەوە لە یەک نزیک بووینەوە تا ئەوەی کەوە وەکو حزب دامەزرا ئەو وەختێک کە وەکو حزب دازانمن لە دەروی وڵات بوو ئەمنیتیان نەبوو بەڵام وەختێک کاک جەلال التحاقی کرد بە شۆڕش چووە ناو شۆڕشەوە ئەوەڵین مەفرەجەکە دەستی پێ کرد من لەگەڵیا بووم. باش ئەو دەمە ئەوترێت برادرانی پاسۆک خۆیان بە ڕێکخراوێکی نەتەوەیی هاوچەرخ لە خەڵمداوە و ڕخنەی توندیان لە سەرکردایەتی کاژی کرد و ڕخنەی ئەوان لەو کاتاچی بوو یا با بڵێم جیاوازی فکری نێوان پاسۆک نەفکر وەکو استراتیژ و کاری سیاسی چی بوو لەگەڵ کاژی جیاوازی فکری نییە نه استراتیژ و کاری سیاسی مەبەستم تەنیا شێوەی کار بوو بەڵێ ئەو مەجموعە کادرانەی کەوا لە کاژیک جابوونەوە گەورەترین هۆی ئەوە بوو کە ئەو حرەکەتە کیسەڵ ڕەوێی قیادەی کاژیشان بەدڵ نەبوو دەڵێن سەرکردایەتەکەی زۆر خەمسارد بوو تێکەڵی خەڵک نایبوون نانەتوانین جەماوەڕ کۆ بکەنەوە لە ئەمە ڕاستە ئەمە زۆر بە سەراحەت لەو کۆبوونەوە فراوانەی نەغەدا من ئەم ڕخنەیەم گرت ڕخنەکە چۆن بوو وەختی حەقایقەکانم باس کرد مامۆستا هەردی خوای لە خۆش پێ ڕووی تێکردم وتی فلان کەس نازانم تۆ لەگەڵ ئێمەی یا لەگەڵ ئەوانی چکە من حەقیقەتەکانم باسە کرد خۆ بە شانوباڵی کەسە نەهاتوومەتە خوارەوە وتم مامۆستا نە لەگەڵ کیسەڵ ڕەوی ئێوەم و نە لەگەڵ قەڵەمبازی کەروێشکانەی ئەوانم کیسەڵ ڕەوەکەی ئێوە بەمۆز ئەمانە بە 4 کەسولە تێبین قەڵەمبازەکەی ئەوان بەرەو هەڵگێرمانە بە ئێمە ئەمانەوێ شتێکی تازە لە سەرکردایەتی دەست پێ بکە و جموجۆڵێکی تازە بێت و ئەمە بۆ خۆی ئەوەی کەوە یەکێک لە بڕیارەکانی ئەو دانیشتە فراوانە ئەوە بوو کە لقێکی تازە لە بۆ سلێمانی دروست بکرێ نەک تەجمیت بکرێ چکە نەتیجەی قسەکانی ئێمە تێمانگەیانن کە ئەم ڕەوشەی ئێوە نامانگەێنێتە ئاماج و بالفعل وا بوو باشە سەرەتا ئەم پارتە بە پارتی سۆسیالیستی نەتەوەیی کورد ناسرا بەڵام لە کۆنفرانسی یەکەم لە 11 ئەیلولی 76 ناوەکە گۆڕا بۆ پارتی سۆسیالیستی کورد پاسۆک چی بوو ئەو نەتەوەیە چۆن لابرا ئێوە ئەم پارتی سۆسیالیستی نەتەوەیی کورد وەختێکە نێژرا بۆ کاک جەمال نەبەست کە وتی ئەمە لە زمانی ئەڵمانیا ئەبێتە نازی لەبەرەوەی کەلیمەی نەتەوەیەکە ئەبێ لابەرن یعنی ئەگەر نەتەوەیەکەی تیا هین ئەبوو بە نازی چکە ئەم شتانە ڕوئایە ئێمە لە دانیشتێکی زۆر نهێنی لە تارانە بۆ ئێمە نهێنی هینێکی مؤتەمەرێکی دەوڵەتەش شۆڕشەکانی شەرقی ئەوسەد هەبوو ئێمەشی تیا بووین زۆر بە سوتفە تەماشامان کرد حیزبێک کەشەیە بە ناوی پاسۆکەوە بە هەمان ناو بەڵام یۆنانیە حیزبەکە یۆنانی بەڵام ناوی پاسۆکەوە ئەمساڵ هەر ئەمساڵ ئاگام لێ بوو لە تەلەڤیزیۆنە کە باس کرا سەرکەوتنێکی گەوریان لە انتخاباتە هێنا بوو ئەمە تەسادفی شتیوە ئەبێت و پارتی سۆسیالیستی نەتەوەیی کورد لە ئەڵمانیا مانای حزبی ناسیە باشە نەتەوەیەکان ئێوە لە ڕووی استراتیژ و کاری سیاسیەوە سەرەتا بانگەشەی کورسانێکی سەر بە خۆتانە کرد بەڵام دواتر بە ئۆتۆنۆمی ڕازی بوون بۆ ئۆتۆنۆمی ئەگەر باش تەماشای
نووسراوەکان بکەن ئۆتۆنۆمی وەکو مەرحەلە ڕازی بووین ئەینا هەم کاژیک هەم پاسۆک باوەڕیان بە مەسئلەی ئۆتۆنۆمی نییە ینی من تاکتیک بۆ نەستراتیش نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک تا ئەم دەقیقەیە کە لە خزمەتای هیچ نەتەوەیەک چی کاژیک بێ چی پاسۆک بێت چی بێ بێ حزبی بچکە بیرروباڵی نەتەواتی مڵکی هیچ حزبێ دنیا زۆر کەس هەیە سەدان هەزاران کوردی پاکی نەتەوەیی هەیە نەوت کاشیک بووە پاسۆک بووە هیچ ئینسانێکی نەتەوەیی بە فیدراالی و بە کۆنفدراالیش ڕازی نابێ من زۆر چاک لە بیرمە 3 شەو و 4 ڕۆژ بە پێ لە گەڵاڵەوە هاتوومەتە تەوێڵە بۆ ئەوەی بە مەجموعە لە ئەفسەرەکان کە یەکێک لەوانە شەید ملازم کەریم بوو پێم وت قەرار بوو بێن ئاڵوگۆڕ بکەن لەگەڵ بەتالۆنی چکە کە لەسەرەوەش بۆ شەڕات بوون تم کە هاتی کاکە هەوڵ بە خۆت نەهی بە کوشت وە ترسنۆکیش مەبە وتی فڵان کەس وەختێکە ئەو قوتابی کۆلێژی شۆرتە بوو لەگەڵ منە بەیەکەوە بوون یعنی من مەسئولی بووم وتی فڵان کەس تۆ هەمیشە بە شێوەی شەخسە لەگەڵ ئێمە ئاکرد وا بکەین وا بکەن وتم کاکە ئەم قۆناغە قۆناغی ئێمە نییە نامەوێ نامانەوێ ئەمسالی وەکو ئێوە بۆ ئەم مەرحەلەیە شەهید بن چونکە قۆناغی داهات و قۆناغی ئێمەیە ئەمە زۆر چاک وەکو فلیم لەبەر چاومە لەبەرەوە ئێمە هینمان ئامانجمان کوردستانی گەورەیە کوردستانی مەزن ئەڵێن نەک بە 4 پارچەوە بە 5 پارچەکەیەوە چونکە ئەوەی رووسش ئەبێ بخەینە بەرچاو باشە چونکە ئەگەر قسە زۆر زۆرە وەخت کەمە بەڵێ پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان